گفتوگۆی زیاتری ئەگەری ئۆپەراسیۆنەکانی تورکیا بۆ سەر ڕۆژاوای کوردستان دەکەم بەڕێز چەتینەر چەتین ڕۆژنامەنووس و هەماهەنگیکاری گشتی خەبەر تورک لە تورکیاوە لەگەڵمە. بەڕێز چەتین زۆر سپاس بۆ ئامادەبوونت کە لانقەرەوە لەگەڵمیت. دەگوترێت لە دوای ڕوخانی ڕژێمی ئەسەد ئەوەی کە دۆڕاوە بنەماڵەی ئەسەد و بەرەی رووسیا و هەروەها گروپە چەکدارەکانی نزیک لە ئێرانن، بەڵام ئەوەی کە براوەیە تورکیایە. ئێستا لە سووریای نوێ چی مەترسیە بۆ سەر تورکیا؟ بەڵێ لەبارەی مەترسیەوە بۆ تورکیا ئەگەر قسە بکەین دەتوانم بڵێم ئێستا هەڕەشەیەک نییە بەڕاستی بۆ سەر تورکیا، چونکە تەواوی هێزە چەکدارەکانی ئەو ناوچەیە لە بابێ لە باشووری تورکیا یان لە سووریا بێ هەمویان بە شێوەیەکی ڕاستەوخۆ بە یان ناڕاستەوخۆ پەیوەندیان لەگەڵ تورکیا هەیە. لێرەدا هەڵوێستی ئێران و رووسیا جیاوازە لە ڕاستیدا. خۆتان دەزانن هەر لە دەستپێکی شەڕی ناوخۆی سووریاوە هەڵوێستی ئەم دوو وڵاتە جیاواز بوو لەگەڵ ئەوانی دیکە. ماوەیەکی زۆر دەتوانم بڵێم لەگەڵ ئەسەد بوون، پاڵپشتیان لێ دەکرد. هاوکات لە هەمان کاتدا پەیوەندیان لەگەڵ گروپەکانی ناو ئۆپۆزیسیۆنیش هەبوو. ئەمە شتێکی ڕاز نەبوو بەڕاستی. بۆ نمونە گەر بۆ نمونە قسەی لەسەر بکەین پرسی ئاستانە قۆناغێکی باش بوو، بەڵام گەیشتە ئاستێک کەوە نەتواندا زیاتر پەرەی پێ بدرێت، چونکە رووسیا خۆی کێشێکی دیکەی هەبوو لەگەڵ ئۆکرانیا، لەلایەکی دیکە ئێران بەهۆی حیزب اللهوە مژوڵ کرابوو، لە ئەنجامدا حیزب اللهش لە نێوبرا. بۆیە ئێستا هەم بۆ ئێران و هەم بۆ رووسیا دەتوانم ئەوە بڵێم بێگومان شکستیان هێناوە لەم جەنگە، بەڵام ناتوانم هەمان شت بۆ تورکیا بەکاربێنم چونکە ئەمە لۆژیکی نابێت بەڕاستی. منیش وتم کە تورکیا براوەیە. باشە ئەگەر ئێستا تورکیا لە تەواوی ئەوانەی کە لە سووریان نزیکە، بۆچی ئەگەری ڕوودانی ئۆپەراسیۆنی تورکیا هەیە لە باکووری سووریا و بە تایبەتر ینی لە خۆراوای کوردستان؟ لە دەستپێکدا دەبێت تیش بکەمە سەر ئەو ڕێخستنەی کەوا لە ڕۆژئاوا هەیە. ئەگەر ئەم ڕێخستنە نوێنەری کوردان دەکات با بفەرموێ پارتیش قبول بکە بە هەمان شێوەیان حیزبەکانی دیکەش لەوێ قبول بکە. تورکیا هەڵوێستێکی نییە بەرامبەر بە کورد. ئەگەر شتێکی وا بوو بە زیاتر لە 420,000 هاوڵاتی کوردی ڕۆژاوە نیان دەتوانین لە تورکیا بمێنەوە. ئەمڕۆ 420,000 کوردی ڕۆژاوە لە تورکیا دەژین. لە ئۆپەراسیۆنە دەمەوێت سەرنج بخەمە سەر قسەیەکی بەڕێز ئەردۆغانیش کە ئەم ئێوارەیە گوتی تورکیا لە تورکیا گەورەترە. دەتوانی ئەمەم بۆشی بکەیتەوە؟ تورکیا لەم بارەیەوە خوێندنەوەی بۆ پەکەکە هەیە لەم ناوچەیە بەڕاستی. تورکیا لە تورکیا گەورەترە. ئەمە بێگومان پەیامێک بوو بۆ سیاسەتی ناوخۆیی تورکیا، چونکە ئەمڕۆ تورکیا خۆتان دەزانن دەسەڵاتی ئێستا و یان بە شێوەیەکی دیکە ئەردۆغان ڕوبەڕوو ڕەخنەیەکی زۆری ئۆپۆزیسیۆن بووبووە. بۆیە ئەو پەیامە زیاتر بۆ سیاسەتی ناوخۆیی بوو. نابێ ئەمە لە یاد بکەین. پرسی ئۆپەراسیۆن سیرکە تورکیا وڵاتێکی ریالیستە، واقعیانە سەیری ئەم ناوچەیە دەکا. تورکیا خۆ بە هیچ شێوێک ناتوانێت کورد بە نەبوو بە هەژمار نەکرا و حساب بکە لە ڕۆژاوە، چونکە لە سووریا زیاتر لە 2.5 ملیۆن کورد هەیە لەوێ. خۆ لە تەواوی بەڵگەنامەکانی نەتەوەی گرتووەکان ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی هەموو ئەمە دانی پێدانراوە. ئەمە ئەم چوارچێوەیە. ئێمە ناتوانین ئەمە لە یاد بکەین. پەکەکە دەیەوێت مۆدێلی کۆریای باکوور لە ڕۆژاوە جێبەجێ بکات، بەڵام بەڕێزچەتین لە هەولێر لە سلێمانی. بەڕێزچەتینەر مەزڵوم عەبدی گوتی کە ئەوان ئامادەن ناوچەی لە چەک داماڵراو لە ڕۆژاوای کوردستان دروست بکەن. ئەوە دڵنیایی نییە بۆ تورکیا؟
bir şey söyleyemem ama yeni Suriye'de Kürtler لا olacak. سووریا نوێ بێگومان کورد دەبێ ئەمە لە پێگەیەکی زۆر گرنگیش دەبن کورد لە سووریا. بەڵێ. بەڵێ سێرکەن نیگەرانیەکانی تورکیا لەبارەی ئاسایش و بێگومان ناڕەوێنرێتەوە ئەگەر بێت و تەواوی مافی کوردان با بڵێن ڕێخستنێک هەبێ و نوێنەری تەواوی کوردان بکات بێگومان پەیوەندیشی لەگەڵ ئەنقەرە و هەولێر نەبێ ئەمە ڕەت دەکرێتەوە. لێرەدا کێشەکە ئەوەیە لە ڕووی فەلسەفیەوە دەبێت سێری واقعی ئەم ڕووداوە بکەین. بەڵێ کۆکەکە با لەو ناوچەیە با بکشێنەوە با بگڕێنەوە قەندیل ئەوانی دیکە خۆ هەمویان خەڵکی سووریان تورکیا هیچ کێشێکی لەگەڵ ئەوانە نییە. ئەوانە با بڵێن ئەوانەی کەوا لە ناو هەسەدەن گروپە چەکدارەکان یان ئەوانی دیکە بێگومان ڕێگە چارەیەکی دیکە دەدۆزرێتەوە. لێرەدا چەمچی بابەتەکە ئەوەیە کەسانێک هەن کە خەڵکی سووریانین و هاتوون بە ناوی پەکەکەوە لە ناو هەسەدەن پێویستە ئەوان بێنە دەرەوە. جارێکی کە دەتوانین دوای ئەم هەنگاوە دەتوانین خۆ قسەی لەسەر بکرێ و ڕێگە چارەیەکی بۆ بدۆزێتەوە. هاوکات خەڵکی کوردی تورکیا بۆ قامشلێ بێ یان بۆ کۆبانێ بێ خەڵک دەبێت ڕێگە بدەن خەڵک بێ یان بە شێوەیەکی دیکە کوردانی دهۆک و هەولێر ئەوانەی کەوا لە سووریا ماڵی خۆیان چێشتوە پێویستە ئەوانیش بگەڕێنەوە. دەمێ شتێکی ڕوون بڵێم ئەمڕۆ کوردستان 24 دەتوانێت لە ڕۆژاوا کار بکات ئەخۆ ڕێگەیان پێدەدێت کوردستان 24 کار بکات فەرموو ئەمەیە بۆ چوونی ئازادی ڕادربرینیان. باشە ئەگەر سیستەمێک هەبێ و ڕێگە بەوە نەدات باشە تورکیا بۆچی ئەمانە قبول بکات؟ بۆیە ناکرێت تورکیا ئەم هەرەشانە لە بەرچاو نەگرێت. و شتێکی دیکە هەیە دەمەوێت بڵێم لا چەند ڕۆژی ئایندەدا گوتارێک هەیە لەلایەن عەبدوڵڵا ئۆجەلانەوە پێشکەش دەکرێت ئەمەش بێگومان پەیامێکی زۆر گرنگ دەبێت. بۆیە عەبدوڵڵا ئۆجەلان پەیامێکی دەبێت بۆ کوردانی سووریا بۆ دەم پارتی ئەو پەیامە بە شێوەیەکی گشت دەتوانم بڵێم هەڵسەنگاندنێکی سیاسی دەبێت پەیامەکەی عەبدوڵڵا ئۆجەلان. ئێستاش کار هەیە کار دەکەن لە دوورگەی ئیمڕەلی لایەن دەستگای هەواڵگریەوە و باوەڕم وایە هەفتەی ئایندە زیاتر بۆمان ڕوون دەبێت. زۆر باشە بەڕێز چەتینەر ینی پێشتر هەسەدە لە ڕۆژاوای کوردستان ئەمریکا ڕاستەوخۆ مامەڵەی لەگەڵ ئەوان بوو بەڵام لە دوای ڕژێمی ئەسەد و ڕووخاندنی ئێستا ئەمریکا لەگەڵ هەموو سووریا مامەڵە دەکات. تورکیا لەجێ ئەوەی کە لە ڕێگەی ئۆپەراسیۆنی سەربازیەوە بیەوێت پەکەکە لەو ناوچانە کۆتایی پێبێنێت ناتوانێت بە دیالۆگ لەگەڵ ئەمریکا ئەم کێشەیە چارەسەر بکەن کێشەی کورد لە ڕۆژاوای کوردستان مەبەستم. بەڵێ بێگومان دەتوانێت چارەسەری بکات ئەمە شتێکی سەخت نییە لە ڕاستیدا بەڵام ئەوەی لە بەرامبەر ئێوەدایە تا چەند دەیەوێت ئەمە چارەسەر بکرێت ئەو دەتوانێت نەبێت بە هەڕەشە بۆ تۆ ئەمە بابەتەکە تەواوی هەر ئەمەیە ئەگەر پێیەدا یان با بڵێن هەسەدا هاتوو بڵێن ئێمە بە هیچ شێوەیەک بەرامبەر بە تورکیا هێرش ناکەین هیچ شتێکیش ناکەین ئاخۆ دەتوان ئەم گەرنتیە بدەن با شتێکی زۆر سادە بە نمونەیەکی زۆر سادە بۆتان ڕوونی بکەمەوە مانگێک بەر لە ئێستا لە تورکیا پارتی بزوتنەوەی نەتەوەی واتە با بڵێن نەتەوەی ترین پارتی تورکیا وتارێکی هەبوو لەبارەی ئۆجەلانەوە قسەیەکی هەبوو دەست پێشخەرێکی هەبوو تەنیا دوای 2 ڕۆژ لە ئەنقەرە هێرشێکی چەکداری ڕوویدا. باشە ئەوانە لەکوێ هاتن چۆن هاتن و فرمانیان لەکوێ وەرگرت؟ بۆیە سیرکە پێویستە دەبێت ئێمە دیدگای خۆمان ڕوونتر بکەین سروورخان دەبێت لەم چوارچێوەیەوە سێری بابەتەکە بکەین. خاڵی یەکەم ئەوەیە پەکەکە هەم بۆ کوردستانی هەرێمی کوردستان هەم بۆ تورکیا پێویستە خۆی ڕێکخاتەوە بەرامبەر بەم دوو بەرامبەر بە هەرێمی کوردستان و تورکیا پێویستە نەخشەڕێگەیەکی نوێ بۆ خۆی دابڕژێتەوە نابێ هێرش بکاتە سەر هیچ لایەنێک هاوکات ناتوانێت هیچ جوڵەیەکی سەربازی بکات پێویستە ئەمە گەرنتی بکات بۆ هەموو لایەک ئاخۆ دەتوانێت ئەم گەرنتیە بدات بێگومان نەخێر. بۆیە لە کەرکووک لە هەولێر هەر ماوەیەک بەر لە ئێستا خۆ زۆر دووریش نەبوو پەکەکە
بازاری سووتاند بوو بەڕێز سەرۆکی هەرێم نێچیروان بارزانی ڕاگەیاند بوو کەوە ئەمە لەلایەنەوەنەوە کراوە بۆیە سیرکە پەکەکە لە پێناو ئەوەی کەوە هەرێمی کوردستان و تورکیا پەیوەندەکانیە بپسرێت هەموو شتێکی کردووە هەموو هەوڵێکی خۆی داوە ئەمڕۆ هەماشت لە سووریاش بەرداوە من با بەڕوونی قسە بکەم بە زۆر ڕوون بم لەگەڵ پەکەکە دەبێت دەستبەرداری ئەمریکا و ئێران بێت دەبێت سیخوڕەکانی دەستبەرداری سیخوڕەکانی ئێران بێت نابێت لەژێر فەرمانی ئێران بێت ئەگەر ئەمە کرا بێگومان تەواوی کێشەکان چارەسەر دەبێت هەم لە تورکیا چارەسەر دەبێت هەم لە سووریاش چارەسەر دەبێت پێویستە خۆی لە ئێران دوور بخاتەوە ئەو کات بێگومان کێشەکان چارەسەر دەبن. زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکانت بەڕێز چەتینەر چەتین ڕۆژنامەنووس و هەماهەنگیکاری گشتی خەبەر تورک سپاس لان قەرە لەگەڵم بوویت.